لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی سەڵات و سەلامەکانی تەفسیر قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێ وەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وقاتلوا في سبيل الله الذين يقاتلونكم ولا تعتدوا إن الله لا يحب المعتدين. بەڵێ خۆشەویستان، دیارە لە ئاتکان پێشووترکەوە باسی لە چەندین ئەحکام کرد، وەکو ئەحکامی سیام، وەکو ئەحکامی معاملاتی با بڵێن مادی کە لە نێوانتان هێنای بەناحەق ماڵ یەکتری بخۆن، و هەروەها باسی لە ئەهیللە و با بڵێن حکمەتی هیلال و مانگەکان کرد و هەروەها باسی لەوە کرد بڕ و چاکە چییە کە فەرمووی وەلاکن البر من اتقى. ئیتر ئەوە شریعەتێکە خوای گەورە باسی دەکاتن کەوا ناردیتی لە بۆ ئومەتێک بە ناوی ئومەتی ئیسلام. ئیتر شریعەت و مەنهەجێکە لەلایەن خوای گەورە هاتی سبحانه وتعالى لە ڕێگای رسول الله صلى الله عليه وسلم لە بۆ ئومەتێک و لە بۆ خەڵکێک کاتێکەوە ئەو مەنهەج و شریعەتەی خوای گەورە جێبەجێ دەکەن و لێیان بەرجەستە دەبی دەبنە ئومەتێک کەوا بە تەئکید کیانی خۆیان هەیە، سنووری خۆیان هەیە. ئیتر ئەو ئومەتە پێویستە لە هەموو ڕوویەکدا متەکامل بن. بە تەئکید لە دنیادا خوای گەورە سبحانه وتعالى دیارە ئەو خوای کەوە خالیقە، مالیکە، مدەبیرە، خوای گەورە سبحانه وتعالى دینێکی واقعی ناردێ لە بۆ ئەو بەشەریەتە. وخوای گەورە سبحانه وتعالى کاتێکەوە دین و مەنهەج دەنێری چاک دەزانی خوای گەورە سبحانه وتعالى وما أكثر الناس ولو حرصت بمؤمنين. زۆربەی زۆری خەڵکی ئیمان ناینن و ئەکثەرهم للحق کارهون. زۆربەی زۆری خەڵکی ڕقی لە حەق دەبیتەوە ئەسڵەن. ئیتر دەمینێتەوە کۆمەڵێک هەیە، خەڵکانێک هەیە هەڵگری شریعەتی خوای گەورەن، مەنهەجی خوای گەورەیان لە خۆدا بەرجەستە کردیە، بەڵام خەڵکانێکی دیکەش هەنە لە دەوروبەریان کەوا مسلمان نین. ئیتر خوای گەورە ئەو دینە واقعیەی کە ناردیە بە تەئکید حسابی ئەوەشی کردی ئەو دینە و هەڵگرانی ئەو دینەی ئەوانیش وەکو هەر خەڵکێکی دیکە، وەکو هەر کەسێکی دیکە معڕەزن لۆ ئەوەی کەوا تەعەدایان لێ بکرێ. خەڵکانێک با بڵێن وجودی ئەوانیان پێخۆش نەبوو، ئەسڵەن پێیان قبول نەکرێ، لە نەتیجەدا تەعەدایان لێ دەکرێ، زوڵمیان لێ دەکرێ. دەی باشە هەر دەستەوسان بن؟ ئاخر هەڵگری هەر فکر و مەنهەجێک ئەوەی قبولەکەوە هەر لێی بدرێ و قبولی بکا و حەقی دیفاع عن نەفسیشی نەبی؟ یعنی لۆ لەبەرچی هەموو فکر و مەنهەجێک و هەموو ئایدیۆلۆجیا و بیردۆزێک لەو زەویەدا کە دەستکردی بە شەریشە حەقی ئەوەی هەیە دیفاع لە خۆی بکە، بەڵام نابی ئیسلام و ئومەتی ئیسلام و مسلمان دیفاع لە خۆ بکە. سبحان الله. ئیتر بەڕاستی ئەوە تەناقوزێکە. کەسانێکی غەیری منصف کاتێکەوە تەماشای قیتال دەکەن بە عینەکێکی ڕەش، زۆر بە ڕەشبینی، زۆر کە دەڵێ جیهاد لە ئیسلامدا بە کاولکاری دێتە پێش ساوی، کە دەڵێ جیهاد واتە تەڕ و هیشک پێکەوە بوستێ. وانە تەماشاکە خوای گەورە چ دەفەرمی؟ تەماشای سیرەی پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم. بەڵکو جیهاد لە بۆ ئەوەی کەوا شتێکی واقعیە کە خوای گەورە دەزانێت ئەو ئومەتەی کەوا مەنهەجی خوا و شریعەتی خوای گەورە جێبەجێ دەکاتن، بە تەئکید کەسانێکیان هەیە نەیارن، دوژمنن، هێرش دەکەنە سەریان، وازیان لێ ناینن، دوژمنایەتیان دەکەن. ئێدەی خوای گەورەش ئەو دینێ بە شتێکی واقعی ناردیە، وەکو عارەب دەڵێ الحەدید بالحەدید یفلح، ئاسن بەرامبەر بە ئاسن ئیش دەکا. کەواتە ناکرێ مسلمانە هەر دەستەوسان دابنیشن، نەخێر، بەڵکو خوای گەورە دەفەرمی وقاتلوا في سبيل الله الذين يقاتلونكم ولا تعتدوا. وقاتلوا تەماشای لەفزەکان بکەن، کەواتە بە کورتی وقاتلوا في سبيل الله الذين يقاتلون، کەواتە شەڕ بکەن لەگەڵ ئەو کەسانی شەڕتان لەگەڵ دەکەن، بەڵام تەعەداش مەکە، سنوور مەبەزێنن. إن الله لا يحب المعتدين. بەڕێوە بە تەئکید خوای گەورە کەسانێکی خۆش ناوێ کە سنوور دەبەزێنن. بەڵێ وقاتلوا في سبيل الله. أولا وقاتلوا
وقاتلوا لفظی مفاعلەیە واتە شتێک کە لە نێوان دوو کەسدا ئەو شتە هاوبەشە هەیە بەرامبەر یەکتر کەواتە وەقاتلوا نەک وەقتلوا قاتلوا واتە ئەو کەسەی کە شەڕت لەگەڵ دەکات و شەڕی لەگەڵ بکەوە ئەو کەسێک کە قیتالت لەگەڵ دەکات دەجەنجێ بەرامبەر جەنجی بەرپا بکە بەرامبەری وقاتلوا في سبيل الله الذين يقاتلونكم دیسان تأکید دەکاتەوە ئەوانەی کەوا قیتالتان لەگەڵ دەکەن ئەوانەی کە لەگەڵتان قیتال دەکەن ئەوەش قیتالیان لەگەڵ بکەن ئەوانەی دەجەنجێن لەگەڵتان ئەوەش بجەنجێن لەگەڵیان ئەو دینە دینی عیزەتە دینی زەلیلی نییە بەڕاستی مەگەر هیچ توانا و دەسەڵات نەبوو بەڵام هەر کاتێک کەوا توانا و دەسەڵات هەبوو پێویستە ئەوەی کەوا قیتال لەگەڵ دەکات پێویستە قیتالی لەگەڵ بکەیەوە لەبەرەوەی وەک گوتمە ئەوە واقعیە ئەوە هەموو کەسێک ئەو حەقەی داتە خۆی بەڵام موسیبەت ئەوەیە کەس ئەو حەقەی ناداتە ئیسلام و ئەهلی ئیسلام بەڵام لەوانەشە تطبیقی عملی کەسانێک کە بە ناوی جیهاد دەکەن کە بەبێەوەی ناوی کەس بینین بەڵام لەوانەیە لە فترەیەک لە زەمانێک لە مەکانێک لە جێگایەک کاتێکەوە کەسانێک بە ناوی جیهاد تەسەڕوفی غەڵەتیان کردبی معنای ئەوە نییە کەوە ئەسلی جیهاد لە ئیسلامدا هەمووی غەڵەتە والعیاذ بالله پێش هەموو شتێک ئەو ئاتەی پێشترێک کە خوای گەورە سوبحانه وتعالى باسی بڕی کرد فەرمووی ولكن البر من اتقى بر و چاکە ئەوەیە کەوا تەقوای خوای بکە تەقوای خوای ئەوە شوێ فەرمانەکان جێبەجێ بکەیت خۆت لە قەدەغە کراوەکان پارێزی لە ضمنی فەرمانەکانی خوای گەورە وقاتلوا الذين يقاتلونكم کەواتە ئەوەی کەوا شەڕی لەگەڵکردن شەڕی لەگەڵ بکەنەوە دەستەوسان دامەنیشن زەلیل مەبن وقاتلوا الذين وقاتلوا في سبيل الله الذين يقاتلون كواتا أو الشر لقال دكا بيست الشر اللي قال بكريتو بلام وقاتلوا في سبيل الله للرجاي خوادا طبعا السبيل بمعنى دين ده لو بيقولوا دين يعني لو الدين بيقولوا سبيل لبر أوي براستي أو دينه كوا أجر كسك بيستبهشت بيبقى رضامندی خوای گەورە پێویستە لەسەر ئەو دینە دابڕوە کو لەسەر ڕێگایەک دەڕۆی ئەگەر بتوێ بچێ فلانە شار ڕێگایەک هەیە لە بۆ ئەو شارە گەیشتنیش بە بەهەشت و گەیشتن بە ڕەزامەندی خوای گەورە ئەو دینەیە لۆی خوای گەورە ناوی لەو دینە نایە سەبیل ئەو جە سەبیلەکەش ئیضافە کرا لە بۆ خوا سبحانه وتعالى في سبيل الله کەواتە ئەگەر کە قیتالتان لەگەڵ کرا ئەنگۆش قیتالیان لەگەڵ بکەنەوە بەڵام في سبيل الله بێ شەڕەکە ئەو قیتالە في سبيل الله کەواتە لە ڕێگای ڕەزامەندی خوای گەورە بەڵکو وەکو زانایان دەفەرمون كاتك دفن وقاتل في سبيل الله الذين يقاتلونكم واتا ضل على حذف مضاف والتقدير في نصرة دين الله في نصرة دين الله وقاتلوا في سبيل نصرة دين الله للرجاي بسر خستني دين إخوان وش قتال بكنا كواتا وكو بيغمبر صلى الله عليه وسلم كاتك برسالة كان كوات سشتيق لبينا إخوان دفن من قاتل لتكون كلمة الله هي العليا فهو في سبيل الله هركس قتال بكا تاوكو لنتيجة كلمة وشيء لا إله إلا الله برزبته أو في سبيل الله أولا بينابي خوايا سبحانه وتعالى بل خوش يستان كواتلير دا ما بس لا قتال في سبيل الله تسيا ضل المراد بالقتال في سبيل الجهاد من أجل إعلاء كلمته حتى يكون أهل دينه الحق وتا جهاد كردن لبيناي وبرز كرنوي كلمة خواي جورك لا إله إلا الله حتى يكون أهل دينه الحق أعزاء تاوكو أهلي أو ديني أو كواشوين كوتا أو ديني بعزيزي بجيان لا يسومهم أعداؤه ضيما تاوكو دجمناني إسلام بابرين ظلمي لأهل إسلام نكن كواتا تاوكو مسلمانان بعزيزي بجيان دجمنانيان ظلميان لينكن وأحرارا في الدعوة إليه وتاوكو مسلمانان آزاد بن لدعوة كردن وبانقواس كردن لبو دين إخوة وإقامة الشرائع العادلة وتاوكو مسلمانان بتوان الشريعة إخوة جورة زيب كان لسروي زوي في ظل سلطان مهيب لجيرساي سلطان دا صلاتي كوا هيبتي هبيش كوي هبيتن كواتا وقاتلوا في سبيل الله الذين يقاتلونكم كواتا بيست قتالك لسر أو أساسي بي لبو نصرته بسر خصني ديني خوابي تاوكو مسلمانان بعزيزي بجيان زليل نبن تاوكو دجمناني إسلام نين ظلم لمسلمانان بكن تاوكو دعوة بردوام بي دعوة بانقوازي خواي قورة بيويستا كوسب لبيشي نبي تاوكو خلشي آزاد بن أوي كوا إسلامي قبول أوي كوا قبولي ناكاتن تاوكو دعوة بقاته همو جيقايك بقاته جوي همو كسيك تاوكو براستي
جیهاد و قیتال لە پێناوی مسلمانان عزیز بن لە دینەکە لەسەر دینەکەیان زوڵمیان لێ نەکرێتن تاوەکو داوە بەردەوام بی تاوەکو شریعەتی خوای گەورە قائیم بی کەسێک نەبی ڕێگربی لە جێبەجێکردنی شریعەتی خوای گەورە و سوڵتان و دەسەڵاتێکیان هەبی کەواش کۆدار بی کەواتە ئەوە بەو شێوەیە وقاتلوا فی سەبیل الله الذین یقاتلونکم ولا تعتدوا تعداش مەکەن سنوور مەبەزێنن کەواتە لێرەدا زۆر واضحە وقاتلوا في سبيل الله چێ الذين يقاتلونكم ئەوانەی کەوا شەڕتان لەگەڵ دەکەن پێویستە شەڕیان لەگەڵ بکەنەوە بەڵام ولا تعتدوا سنوور مەبەزێنن دەفەرمی سنوور بەزان نکووە نهى عن الاعتداء بشتى صوره خوای گەورە دەفەرمی ولا تعتدوا بەگشتی تعدا مەکەن بە هەموو شێوازەکانی ئەوجا ويدخل في دخولا أوليا ئیتر لە ضمنی ئەو تعدایە کەوانە بکرێ الاعتداء في القتال تعداکردن لە هەموو شتێک بە تایبەتی لە قتال مەیکەن أي قاتلوا في سبيل الله من يناصبكم القتال من المخالفين أقول شرب كان لقال كسان كوا شرطان لقال دكان واتا محاربا أو أنا شرطان لقال أوان شرب كان ولا تتجاوزوا في قتالهم إلى من ليس شأنهم قتالكم كواتا لو شري كوادي كان تنها لقاو كسان كوا شرطان لقال دكان تجاوزي أو سنورة ما كان ببرنوا غير أوانش خلكانش كبكوجن كوا شرطان لقالنا كان كنسائهم وصبيانهم ورهبانهم وشيوخهم الطاعنين في السن إلى حد الهرم كواتا تنها لقى أو كسان شرب كان كوا شرطان لقال دكان ما برنوا سنور ما بزينن بس جنيج بكوجن من دار كانيان بكوجن راهبوا علماء كانيان وأواني كوا شركرنين وهروها بتمن كانيان ويلحق بها المريض والمقعد والأعمى والمجنون وهروها كساني نخوش كساني كوا لبكوتيه كساني كوا كورا كسانك نابنا كسانك كوا شيتا نابي بتسي أوان بكوجي طبعا هو بابلين أو عبارته لا نتيجة فرمودكاني پیغمبر صلى الله عليه وسلم ولا نتيجة فهم لبو قرآن بيروز أو زوكو يقلو حديثانا كإمام مسلم الترمذي أبو داود ابن ماجه روايات كده بريدي أسلمي دجرتو دفرمي كان رسول الله صلى الله عليه وسلم إذا بعث أميرا على سرية أو جيش پیغمبر صلى الله عليه وسلم كاتي كوا كسيش بكر باسر كردو أمير لسر مفرزي قيان لسر زيشك أوصاه بتقوى الله في خاصة نفسه يكم زار وصيت ذكر آجاد لسنوركاني خوابي لنفسي خود ميبزينة وبمن معه من المسلمين خيرا وهو وصيتي ذكر آجاد لمسلمان نبي كلجل تنو لجير دستن وقال وهو ديفرمو اغزوا بسم الله بناي خوا غزوة كتان دست بيبكن وفي سبيل الله لبناي خواج بي سبحانه وتعالى قاتلوا من كفر بالله أو أنا الشريان اللي قال كفريان بخوا كده سبحانه وتعالى ولا تغلوا غلو مكان دزي مكان بتايبتي لغنيمة ولا تغدروا عهد بيمان مشينا ولا تمثلوا وهروها أوي كدشي كجن تمثيلي بي مكان وتهتشي مكان ولا تقتلوا وليدا هز من دالك ما كجن لحديثك ذاك إمام الترمذي رواية ابن عمر خوي يقول لأخوي باب رازب دفرمي أن امرأة وجدت في بعض مغازي رسول الله صلى الله عليه وسلم مقتولة لا يقلى غزوة كان كزماني بيغم صلى الله عليه وسلم ككراء تفهم آفرتك دي تلاو كجرابه فأنكر رسول الله صلى الله عليه وسلم ذلك بيغم صلى الله عليه وسلم إنكارك لو آفرتك كجراء ونهى عن قتل النساء والصبيان وهروها نهي كر بيغم صلى الله عليه وسلم نابي من دالو جن بكجري كواتا تماشات سي إنصافي اجتدا كواتا أو فرمان إخوة أو السنة وسيري بيغمبر صلى الله عليه وسلم وقاتلوا في سبيل الله الذين يقاتلون ولا تعتدوا أو زاد فرمي إن الله لا يحب المعتدين لبرو بالتأكيد خوي جور كسانة خوش ناوي كوا سنور دبزينن كتعداد كان سنور بزاندن زاري واها أو كسبس سنوري خوا دبزيني واتحقي لحكاني خوي جوريا دەی بەزێنی و دەردەچی ئەوە تعدایە خوای گەورە ئەو کەسەی خۆش ناوێ و هەروەها جاری وایە سنوور بەزاندنەکە بێزگەرەوەی کەوا خوای گەورە نەهی کردیە تەمان هەموو گوناهێک ئەوجا لە حەقی لە بینی خۆت و خوابیان لە بینی خۆت و حەقی خەڵکی تێدابی ئەوە سنوور بەزاندنی خوایە و ئەوجا جاری واشێ لە حدودی خەڵکیش تێیدەپەڕێنی ئەتوو واتە هەر کەسێک سنوورێش دیاریکراوی خۆی نابێت تعدا بکەی نابی زۆڵم لە کەس بکەی ولا تعتدوا ئەگەر کافریش بنابی زۆڵمی لێ بکەی كسي كافري ظلمي ليناكر وكو قتمان كوكو لا باون التفسير كان ده هاتيه او كسد كوجي كوا اتود كوجي كشرد لقلدك بلام كسيك اجر تسي كافريشا بلام محارب نيه قتال لقلناك لودي كوجي كواتا ولا تعتدوا
إن الله لا يحب المعتدين. خی گەورە کەسانێکی خۆش ناوێ کە سنوور دەبەزێنن کەواتە هەر سنوور بەزاندنێک بیتن خی گەورە خۆشی نایە، بەڵام عکسیوی خۆش دەوێ ئەوەنی کە پارێزگار لە حدودەکانی خی گەورە دەکەن سبحانه وتعالى هەموو شتێک حەقی خۆی دەدەنێ. ئیتر بەڕاستی وەکو خی گەورە ئاەتی پێشترش فەرمووی وەأتوا البيوت من أبوابها، هەموو شتێک لە دەرگای خۆی بچینە ژوورێ. مفهومی قتال و جهاد بەو شێوەی تێبگەین کە لە قورئان و سنەدا هاتێ، ئەوە وەأتوا البيوت من أبوابها، ئەوە ئینصافە بەڕاستی. وإذا قلتم فاعدلوا، کەواتە کەسێک کەوا دێ باز لە قتال و جهاد دەکا پێویستە لە ڕوانگەی قورئان و سنەوە باسی بکات، نەک بە هەوا و مەزاجی خۆی، نەک بە توێڕوانینی دوژمنانی ئیسلام، نەک لە ڕوانگەی ئەو ئەخطائانێکەوە بە ناوی جیهاد کرا، نە لە ڕوانگەی قورئان و سنە هەموو شتێک باز بکەین و ئاگاداریش بین ئەو دینە خوا ساحێبیتی سبحانه وتعالى ئیفتراکردن لەسەر دینی خوا بەڕاستی جەریمەیە کە خوای گەورە قبولی ناکە. ئەگەر کەسێک بەخۆی پێی خۆش نییە هەندێک شت لەگەڵەوەی ناگونجێ لەبەر هەر اعتیبارێک بی بڵێ ئەمن نایکەم، بڵێ ئەمن پێم ناکرێ، بەڵام مەڵێ شتیوا لە دینی خوای گەورە نییە، ئەوە دینی خوایە، ئەوە قورئان و ئەوە سنەتە لە خوای گەورە پاڕێنین. بەو شێوەیە لە دینی خوای گەورە تێبگەین کەما یوریده هو سبحانه وتعالى وەکو خوا دەیەوێتن، و بەو شێوەیەش جێبەجێ بکەین کە ببیتەمایی رزامندی خوای گەورە. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.